ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەیەک ئەنجام بداتن و چارەنووسی موچەی مانگی شەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش یەکلایی بکاتەوە. ئەو راپۆرتەی کە بڕیار بوو هەفتەی ڕابردوو کە بڕیاری لەسەر بدرێ بەڵام ئامادە نەکرا، داوای مۆڵەتی 2 مانگیان دەکرد. ئەمە شوای کرد کە لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی وەزیرانی عێراق سوودانی داوا بکات کە لە ماوەی هەفتەیەکدا دەبێت کاروباری ئەو راپۆرتە لەلایەن ئەم لژنەوە بۆ ئەم هەفتەیە کۆتایی پێبێت. ئەم راپۆرتەی کە ئامادە کراوە لەسەر داهاتی ناوخۆ و تەوتێنکردنی موچەی هەرێمی کوردستان ئەمڕۆ دراوەتە تەیفسامی وەزیری دارایی عێراق و بڕیار وایە سبەینێ ببرێتە ئەنجومەنی وەزیرانی عێراق. بەڵام چەند زانیاریەکی ترم لایە دەمەوێت بۆتانی باز بکەم، ئەوەیە کە هەرچەندە کاری ئەم لژنەیە و راپۆرتەکە ئەنجامی باشی نەبووە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالی، بەڵام ئەگەر بێت و تاوەکو سبەی ڕۆژی یەکشەممە بەر لەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجام بدرێ 120 میلیارد دینار بخرێتە سەر هەژماری فەرمی وەزارەتی دارایی و ئابووری حکومەتی فیدرالی و 800,000 بەرمیل نەوت هەناردە بکرێ لە ڕێگەی بەندەری جەیهان و لە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێت، ئەوە موچەی مانگی 6 لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەر دەدرێت و بۆ هەرێمی کوردستان دەنێدرێت. بەڵام ئەگەر بێت و تاوەکو سبەینێ بەر لەوەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجام بدرێ هەم 120 میلیارد دینارەکە هەمیش نەوتەکە ڕادەست نەکرێ، ئەوە ئەستەمە حکومەتی فیدرالی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. واروها دەمەوێت ئاماژە بەوەش بکەم کە لە هەفتەی ڕابردوو ڕۆژی چوارشەممە وەزیری نەوتی عێراق سەردانی کەرکووکی کرد و باسی هەناردەکردنەوەی نەوتی کرد، باسی لەوە کرد کە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت 130,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەم بهێنێت، بەڵام 50,000 بۆ خۆی گڵ دەداتەوە و 50,000 80,000شی دەتوانێت هەناردە بکە. ئەوان ئامادەن و کڕیارەکانیش ئامادەن، ئەوەی ماوە ئەوان چاوەڕوانن کە حکومەتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردنەوە بکات و ئەوانیش نەوتەکە وەربگرن. و شوانکەلاری کە ئەندام پەرلەمانی کوردە لە بەغدا ڕایگەیاند ئەگەر بێت و ئەنجامەکان باشن، ئەمە قسەکانی خۆی بوو، بەڵام ئەگەر بێت و هەم نەوت هەناردە بکرێتەوە هەمیش 120 میلیارد دینارەکە بخرێتە سەر هەژماری فەرمی وەزارەتی دارایی و ئابووری حکومەتی فیدرالی، ئەوە کێشەی موچەی مانگی 6 چارەسەر دەبێت. وەکو ئاماژەم پێ کرد ئەنجامەکانی راپۆرتەکەی نێوان حکومەتی فیدرالی و حکومەتی هەرێمی کوردستان باش نین، بەڵام تاوەکو سبەی دەرفەتە بەر لەوەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجام بدرێت بەر لە کاتژمێر یەکی پێشنیوەڕۆ 80,000 بەرمیل نەوت هەناردە کرا، ڕادستی سۆمۆ کرا کە بیفرۆشە لە ڕێگای بەندەری جەیهانەوە و 120 میلیارد دینارەکە بخرێتە سەر هەژماری فەرمی وەزارەتی دارایی و ئابووری حکومەتی فیدرالی، ئەوە ئەگەرێکی کراوەیە و بەهێزە کە موچەی مانگی 6 بڕیاری لەسەر بدرێت کە بینێرێت. بەڵام ئەگەر 120 میلیارد دینارەکە واروها نەوتەکە ڕادەست نەکرێ ئەوە ئەستەمە کە موچە بنێدرێت. ئەمە گرنگترین زانیاریەکان بوو لەسەر چارەنووسی موچەی مانگی 6 فەرمانبەران.